ڕۆژی دوێنێ یەکێک لە کۆنسەرتەکانی ساڵ کە کۆنسەرتی هونەرمەندی دیار مامۆستا عەدنان کەریم بوو بەڕێوەچوو کە تێدا چەندین بەرهەمی ناوازە پێشکەشکران و بە خۆشحاڵیەوە ئەمڕۆژ کۆنسەرتەکە بەردەوامی هەبوو لە بەرخواستی زۆری هەواداران و یەکێکە لەو کۆنسەرتانی کە چەندین بەرهەمی ناوازە ڕاستەوخۆ پێشکەش بە هەواداران و گوێگران و ئامادە بۆ کرا. دوای سازکردنی زنجیرەی کۆنسەرت لە بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکان و لە گەورەترین هۆڵەکان هونەرمەندی گەورە عەدنان کەریم کۆنسەرتی ساڵی کردە جەژنانە بۆ گوێگران و هەوادارانی دەنگ و ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردی. لە کۆنسەرتەکەدا کە ڕۆژانی 3 و 4 مانگەل لە هۆڵی تەلاری هونەر لە شاری سلێمانی بەڕێوەچوو هونەرمەند عەدنان کەریم گوزارێکی بەنێو بەرهەمە نوێ و کۆنەکانیدا کرد و بۆ چەند ساتێک ئامادەبوانی کۆنسەرتەکەی ئاوێزانی ئاواز و موزیکی ڕەسەنی کوردی کرد. ترزدای کتا پوش و پلاشا سوزلانجی گلستانی رو ترزدای کتا پوش و پلاشا